پیرۆزبایی یادی ڕاپەڕین لە خۆم و لە هەموو ئەو هەڤاڵانە و ئەو برادرانەم بکەم کە ڕۆژگارێک گەنج بووین و بەشداری ئەم ڕۆژەمان کردووە و پیرۆزبایی لە خەڵکی وڵاتەکەم بکەم و ڕاپەڕین بە بەشێک لە مێژووی پرسنداری بەرخۆدانی وڵاتەکەی خۆم و نیشتیمانەکەم و گەلەکەم ئەزانم هەمیشە شانازی پێوە ئەەکەم هەرگیز پەشیمان نیم لەو ڕۆژانەی کە ئێمە قوربانیمان تیاداوە ڕاپەڕین و ئەمنە سوورەکە دوو شتی بەیەکەوە لکێنراون ئەگەر ئەمنە سوورەکە نەبووە نەمانەتوانی ئەو مناڵانەی ئەمڕۆ لێرە بینیتانن بێن ئێرە ببینن بێن ئەو مێژوە ببینن بێن نەوەکانی ڕابردوو ببینن کە چۆن قوربانیان داوە چۆن ئەم ڕۆژەیان دروست کردووە ئەمنە سوورەکە ئەتوانێ ئەو مێژووە بکا بە بەشێک لە یادەوەری ئەو مناڵانەی کە تازە پێگەن بۆ ئەوەی بزانن دوێنێ چیر گوزەراوە مێژووی دوێنیان چییە لەبەرەوە ئێمە شانازیەکەین بەوەی کە ئێستا لە ئەمنە سوورەکە توانیمانە ئێرە بپارێزین توانیمانە بیکەین بە بەشێک لە یادەوەریەکانی خۆمان ئێرە هەر بۆ ڕاپەڕین نییە ئێرە بەشێکی گەورەیە لە بەرخۆدانی مێژووی میلەتەکەمان لەو قوربانیانەی کە بۆ سەرفرازی ئەم وڵاتە خوێنی خۆیان پێشکەش کردووە و ئێمە بۆیە من شانازی بە مێژووی خۆمەوە ئەکەم چونکە بەشێکی ئەو مێژووی ئێمە لە ئەمنە سوورەکە پارێزراوە لەم ڕوانگەیەوە ئێمە شانازی بە ڕاپەڕینەوە ئەەکەین شانازی بە مێژووی میلەتەکەی خۆمانەوە ئەەکەین شانازی بە قوربانیەکانمانەوە ئەەکەین بە شەهیدەکانمانەوە ئەەکەین شانازی بە هەموو ئەو ڕۆژە ڕەشانەوە ئەەکەین کە ئەنفالی تیابوو کە هەڵەبجەی تابوو ئەمانە هەمووی بۆ ئێمە مای شانازیە و ئەمە بەشێکی نەتەوەیی گەورەیە کە ئێمە ئەبێ وەکو چاومان بیپارێزین و بتوانین ئەمە بکەین بە بدەینە نەوەکانی داهاتوومان ساڵی 1990 پێش ڕاپەڕین من لەم خانوویە ژیاوم خۆم و خێزانەکەم و کچە دو ساڵەکەم کە ناوی کاڵێ و ئێستا لە بەرلینەژی من لە قاتی سەرەوە ژیام و قاتی سەرەوەش بەڕاستی لەوێ من فیرار بووم ژانێکی زۆر سەخت و خراپمانە بردەسەر بەڵام بە بۆنەی ئەوەی کە من کەسێکی کۆمەڵایەتیم بە زووترین کار لەگەڵ چواردەورەکەی خۆمە پەیوەندێکی جوانم پیا کرد و زۆر لە پیاوە دڵسۆز و ڕۆشنبیر و تێکۆشارەکانی ئەمە ناوچەیەم ناسی گەڕەکی خەبات بەڕێی من یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی شۆڕش و ڕاپەڕینەکان هەر ئەوەشە لێرەوە ڕاپەڕین دەستی پێکرد من دڵشاد کوێستانیم ئەو کەسەی کە یەکەم کەس ڕاپەڕینی سلێمانی کردووە لە فلکەی دەستاڕێکەوە ئەمە با بوو مێژوو بمێنێت تکایە چونکە مێژووی زۆر کەس فرامۆش کراوە من ئەمە یەکەم جارە بێمەوە بۆ کوردستان و لەم بەرنامە گرنگایە بەشداری بکەم بەلای منەوە زۆر گرنگ بوو ئەم حقیقەتانە بزانرێت حوتی سێ ئەو ڕۆژە زۆر گرنگە لە مێژووی کوردایەتی و لە مێژووی خەباتی کوردستانە من دڵشاد کوێستانیم بۆ جاری دۆم پێتان ئەڵێمەوە لەو خانوویە ژیاوم هاتمە خوارەوە ئێرە یەک کەسیتیان نەبوو خێزانەکەم هاواری کرد بۆ کوێچی وتم هیچ هەر بزانم دەنگ و باس چیە ڕۆژێکی سارد بوو سعات 7:05 دقیقە بوو هاتمە ئێرە ئەو دوکانە کە لەوەیە کەبابخانە بوو کوڕێکی گەنج بوو باش بیرم نایە ناوی چی بوو پێوتم بۆ کوێچی دەنگ و باس چیە لەوا چوو وەزعەکە زۆر خراپ بێ ئەویش بۆ بزانم پێوتم بۆ کوێچی شتێکی وا بوو باش بیرم نایە بەڵامی تر نەوەستام و یەکسەر بەرەو فلکەکە ڕۆیشتم فلکەی دەستاڕەکە وەفا بەشێک بووە لە خەسڵەتی کوردەواری بۆیە لێرە ویستومام ڤیددیۆ بگرم و ئەم چاوپێکەوتنە بکەین ئەمە یەکێ بوو لەو دوکانانەی کەوا پیاوێک مریشکیە فرۆشتیە ناوی ئەشرەف نامیق زۆراب بوو یەکێ بوو لە پیاوە زۆر دڵسۆزەکانی کورد کە بەداخەوم مردووە و ئێستا کاک دڵشادی برای زیینووە ئەتوانێت شادیە و قسەی بن بات ئەمە یەکێ بوو لەو پیاوانەی کە دانیشتین باسی سیاسەتمانە کرد و باسی ئەومانە کرد ئەگەر ڕۆژە لە ڕۆژان شتێ بکرێت چۆن بیکەین من لەگەڵ ئەوە زۆر بەترسەوە ئەو کاتە هەمومان لە یەکتری ترساین
بەڵام لەگەڵ ئەوە زۆر بە ڕاشکایی باسی کوردایەتی و باسی کوردمانە کرد ئێرە شوێنی فلکەی دەستاڕەکەی ئەو نەختە جوانە دوای 4 ڕۆژ ڕاپەڕین هاتم بۆ ئێرە کە ئەمیز بڕم بۆ ماڵی ئامۆزایەکەم لەسەر شەقام بوو ئەلێریا تووشی کۆمەڵێک خەڵک بووم خەڵکێکی زۆر کۆ بووبوونەوە دەواچ و باسی ئەو شتە بکرێت باسی ئەو یادە بکرێت یاخود بڵین هەر کۆبوونەوەیکی زۆر شعبی بوو یەکێک لەوانە مناڵێک بووە بەرەڕووی من وتی مامۆستا حەزەکەین بێ قسەمان بۆ بکەی وتم چێ بانگ مەکە چێ منێوێ وتی مامۆستا وەهاب مامۆستا وەهاب مەڵێن ئەلەویا بوو مەڵێن ئەلەویا بوو مامۆستا وەهاب پیاوێکی خڕکەڵانەی پورتەباڵا بوو بە منی وتی مامۆستا دڵشاد ئەگەر مێژوو بمێنێت ئەبێ ئەم ڕۆژەی تۆ بە ئەڵتون بنووسێتەوانێ بە منی وت ئەبێ بچی لەسەر فلکەکە بوەستی تا هەموو کەسێک تۆ ببینێ بزانێت تۆ چ قارەمانێک بووی کە ئەم ڕاپەڕینەی دروست کردووە من وتم من ناچمە سەر فلکەکە هەدەفی من ڕوخانی حەزبی بەعەز بوو هەدەفی من گرتنەوە شارەکەم بوو سەرکەوتین ئێستا ئێمە ئازادین هەر بە دوایەوە چون بە ماڵی ئامۆزاکەم خێزانەکەم پێی وتم ئەوە چیەکەی لێرە بۆ ناچی بۆ ڕاپەڕین وتم با بە ڕاپەڕین بە پیاوی ئازاکرێت من عباس عبدالرزاقم ناسراوم بە عباسی ڤیدۆ کامێرەمان بووم لە شۆڕشە بێگومان لە ڕاپەڕینە یەکێک لەوانە بووم کە بەڕاستی تۆماری ڕۆژانی ڕاپەڕینم کردووە بە وردی بێگومان من لەگەڵ پێشمەرگە کە هاتی نەخوارە دوای 72 ساعت لە چیوەرەوە بۆ کناری و لە کناریەوە بۆ ناو سلێمانی کە گەیشتنە سلێمانی من ڕاستەکەی ئەوە بوو 5 ساڵ بوو ماڵم ناڵی خۆمم نەبینی بوو دوای 5 ساڵ کە نەمەزانی لە کوێشن کە لە بریەوەی کە بگەڕێن بە دوای ماڵم ناڵەکانمە بە کامیرایە گەڕان بە دوایان بە ناو شارە وردە وردە هەموو تۆماریەکانی ئەم شارم تۆمار کردووە یەکێ لەو شوێنانەی کە زیاتر من لە تۆماریەکەم دەرکەوتووە لە کاسەتەکانە ئەم بەردەرگەی سەرایە بەردەرگەی سەرا تەبەن ئەو ڕۆژە ڕۆژێکی خڕۆشانی جەماوەری گەورە تێبوو هەموو ئەو کۆڵانان ئەو جادانە مەولەویوانە هەموو پڕبوو لە خەڵک بە مزاهرە بەرەو ئێرە ئاهاتن منش لەگەڵیان هاتمە ناو ئەم ساحەیە ئەم گۆڕەپانە وازام ڕووداوی زۆری مێژووی شاری سلێمانی تیا ڕوویاوە بەردەرگەی سەرا لە سەردەمی مێجەرسۆنەوە تا ڕاپەڕینی کە یەکێتی نیشتیمانی کوردستان مخەتەتی ئەو ڕاپەڕینە بوو کە محورەکان کات پێشی ئەوەی کە بینە خوارەوە هەموو محورەکان دانرا بوو بۆ ئەوەی کە بینە ناو شاری سلێمانی کە دوای ئەوە من لە ئەمنە سوورەکە ئەو وێنانەی کە فلمانەی کە گرتو بوومەوانە و لە ناو ئەمنی سلێمانی کە ئێستا شوێنی چالاکی قوتابخانەکانە یعنی لە بینی ئەمن و چالاکی قوتابخانەکان فەرقەکەی ئەوە ئەبینە من و ئەو ئازادیە کە خەڵکی منەکو ئاوازی شخصی خەڵکی هەڵەبجەی شەید بشێکا حەماوات لە ڕێگای ئەوە فێری ئەو شۆڕش و سەزوانەی نێبووین ئەم شوێنەکە ئێستا پێڵەن سەرتەوی گەنجان کە ئەنفعالەکە بۆ فعالەکەمان تیا کردەوە کە حیزبی باسی فاشی تیا بووە من هەموو جای بۆ نەوەکانی باسەکەم ئەڵێ ئەمەنە جوان ئەم سمبولەکە ماوەتەوە ئێستا پێڵەن سەرتەوی گەنجان کە ئێمە بۆ هەمووشە ناشیزم بینایسە بۆ هەمووشە جوانە ئەیبینین من بۆ نەوەکانی گەڕمەوە دای من باسی یەکەم کە چەند بە سمبولێکی جوان ئێستا هەیە و کە بۆ زەمەنی ئێمەش کە چەند شتێکی ناشیرین بوو نەبوو عادێ لە بۆ هاتنیان ڕۆشنایە کە ئێستا بە ئازادی نەوەکانی منەسن لێرە فێریشتی جوانە بن من فەخر بۆ ڕاپەڕینە جوانەوە ئەکەم من قادری وێنەگرم لە سلێمانی من ئەو کەسم کە ڕۆژی ڕاپەڕینەکە بەشداریم کردو بە وێنەگرتن بیدایەتی ڕاپەڕینەکەی ئەوەی کە من حازر بووم لە سژنی سەرەوە دەستی پێکرد کە جێگای پارکی دایکی ئێستاە لەوێ دەستی پێکرد چەند وێنەیەکمان کرد لەوێ شۆفڵێکیان هێنا پێشی حوشەکەیان ڕووخانینی سژنەکە ئیتر سژنەکان هاتن دەرەوە لەو کاتا من چەند وێنەیەکم کرد ئەوێ بە تاواتی پاکرایەوانێ سژنەکان هاتن دەرەوە بەرڵا بوون بە حقیقەتیش پۆلیسەکانیش دەوریان هەبوو خۆیان
بەبێهین بە زووتی کات خۆیان دیا بەدەستەوە ئەجا ڕۆشتین بەرە و سەرا لەوێت چەند وێنەیەکم گرت ئەویش بە کاتێکی زوو تەواو بوو پاکردنەوەی سەرا ئەنجا هاتین بەرە و ئەمنە سوورەکە بەرەو ئەمنە سوورەکە کاتین لێرە وێنەم چەند وێنەیەکم گرت بەداخەوە یەک فیلمی 36م گرت هەمووی شتی چاک زۆر چاک بوو بەڵام بە کامێرەکە دزیان دوای بە کامێریش کە چەند وێنەیەکم گرتووە ئەو وێنانی کە ئێستا من گرتومە هەمووی ئیسپاتی ئەو ڕۆژاکە کە ئەو چالاکیە کرا ئێمە لە هەشتی مانگ بۆ ئێوارەکەی لە دەست بەحز نجاتمان بوو لە دەست ئەمنە سوورەکە نجاتمان بوو چونکە بە تەواوەتی پاکرایەوە ڕۆژی حوتی مانگ خۆی بیدایەت دەستی پێکرد لە هەشتی مانگ ئێوارەکەی کۆتایی هات ئەمنە سوورەکەش گیرا چون بۆ چەند وێنەیەکم وێنەی محافەزەم گرتووە کە جگای ڕێاسی جامیعەی ئێستایە ئەوم گرتووە ئێستا الحەمدولیلا ئەم شارە ڕزگار کراوە لە دەست ئەو فاشیانە ئێمە ئەبێ شانازی بکەین دوایی چوینە بەر دەمی تەواری خستەخانەی تەواری سلێمەن دیوی ناوی چیە دیوی مەیتخانەکە لەوێ چەند کەسێ مەقاوەمەیان نەکرد ئیتا ئەوانیشان لە ناو برد ئەوانە کەوتنە عەرز و ئەو مشکلێژ نەما ئەنجا هاتن بەرە و ڕۆشتن بەرە و ئینی جێشی شعبیەکە هەبوو یەکێک جێشی شعبیەکە ئالێرا بوو مەقەڕێکی جێشی شعبی یەکێکیش لە بەختیاری بوو لەو لە پیشانی تربیە ئەوەش تۆزێ زەحمەت بوو بەڵام ئەو کوڕە ئازانە بە پیاوانە ئەویشان کۆنتترۆل کرد و نجات بوو نجاتمان بوو لە دەست حیزبی بەحەز من دکتۆر کامەران قەرەداخی پزیشکم لە سەردەمی سەدامە ئەلەم ژوورە ئینفرادیە چەند مانگێکم بەسەر بردووە سەرەڕای هەموو ئەو نەهامەتی کە دوای ئینتیفازەوە تا ئەم ڕۆژێ کە خەڵکی کوردستان بە هاوڵاتی گلەیی و پەشیمان بوونەوەیکیە بەڵام ئەمە بەشێکە لە مێژووی هەم تاکێک وەکو خۆم دکتۆر کامەران هەروەکو مێژووی ئەم وڵاتە مێژووی ئەم نەتەوەی مێژووی ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئینسان ناتوانێت مێژووی خۆی بسڕێتەوە مێژوو بەشێکە لە پێشکەوتن ئەم مێژووە بە چەنەها گیر و گرفت و بە چەنەها بڵین ناخۆشیات تێپەڕیوە وجودی سەدەها و هەزارەها لە ئەمنەکانی حیزبی بەعسا و لە بینی سەیری ئەم شوێنانە من چەنەها مانگ لەو ژوورا بوون بە ئینفرادی لە ئینفرادیا بوون سەتڵێکمان هەبوو سەتڵێک بۆ پیسایی سەتڵێک بۆ ئاو سەتڵێک بۆ ناخواردن یعنی هیچ ڕۆژی ینی لەم شوێنە ڕۆژی بەیا ئاسر دەریانە کردی یا بەیان 3 دقە دەریە کردی یان هێنات بۆ نمونە ئەگەر سێری کە هەر هەمووی وابوو هێنای بۆ ئاو دەست و حەمامێکە لێرە هیچی تیانە بوو غەیری ئەوە نەبێ قاپی ماستە بوو ئەوسا یعنی بەکارمانەیەنا ئەمنە سوورەکە ڕەمزی دەسەڵاتی بەعز بوو لە ناو شاری سلێمانیە یعنی ئەمنە سوورەکە تەنها ڕەمزی دەسەڵاتێک نەبوو بڵێ ئەمە ڕەمزی تۆقێنەر بوو ڕەمزی ترسان بوو ڕەمزی ئەوە بوو کە لە شوێنێکە هەموو جوهودێکی فیزیکی و عەقلی ئینسان بوەستێنێت یعنی یەکێک لەو شتانەی کە ئەمنە سوورە وای لێ کردبوو کە هەیبەتێکی هەبوو ئەویش هەیبەتی دەسەڵاتێکی گەورەتر بوو لە خۆی کە لێرا خۆی بینیوە هەرکە یەکەم ڕۆژ هاتمە ئەم ژوورەوە ئەم شعرەم لێرا بینی ئەڵێ لە بیرتە کە تۆ لە دایک بوویت تۆ ئەگریای خەڵکی پێ ئەکەنی وابژی کەوا لە پاش مردنت تۆ پێ بکەنی و خەڵکی بۆت بگری ئەمە ئێستەیەکێکە لە ئاواتەکانی یەکێک زۆر جوان نووسرا بوو بە دەسوخەتێکی زۆر جوان پرسیارم کرد ئەم دەسوخەتە جوانە هیچیەیە چکە من خۆشم دەسوخەتم خۆشە بۆیە بە دوای دەسوخەتێکی زۆر جوانەوە ئەگەڕام وتیان ئەمەی دەسوخەتی مامۆستایەکە مامۆستا ئەحمەی سەناعی پێ ئەوترێ
کە بەداخەوە دوایی بوو بە یەکێک لە شەهیدەکانی یا قوربانیەکانی دەسەڵاتی بەعس گۆڕەکەی هەمیشە ڕووناک و هەمیشە ئاسوودە بێ. کاتێک هاتمە ژوورە ئەو پەنجەرەی تیا بوو زۆر بەرز بوو. ئەوە لە کاتی 1970 ئەم ڕۆژانە ئیسیفادەمان لێ کرد لێەوە هاوڕێیەکی خۆم لەگەڵا بوو کاک تەحسین قادر لێەوە چوونە سەرشانی یەکتری و سەیری دەرەوەمانەکەم بزانین ئەم تەقەیە لە 1970 مانگە ئەوە بەرچوو ئەکەوێ بزانین ئەوە چۆنەوە بەرچوو ئەکەوێ هەر کە هادیشنێ دوو ئەلێرا وەکو باسم کرد 300 هەبوو وەکو بەتانیشە بوو لەسەر یەخەوتی لە یەکەم ڕۆژەوە کە گیرام بڵێن 5 لەسەر 6.90 لەم قەراقی ئەلێرە بە هەمووین بە ئاسن هەڵکەند بوو بڵێن 5 لەسەر 6.90 گیراوم یەکەیەکە مانگ بە مانگ ئەلێرە بە ئاسن هەڵمەکەن. ئەمە بەشێکی زۆر بچکۆلە دڵۆپێک لە دەریایەک لە هەیبەت و چەوسانە و فاشیزمی بەعس. بۆیە ئەم نەسوورەکە من پێم وایە ئەم نەسوورەکە ئەبێ هەمیشە لە مێژووی چەوسانەوەی ئەم شارە بنووسێتەوە نەک جارێت 200 جار ڕاپەڕین ئەبێ یادی بکرێتەوە ڕاپەڕین ئەبێ یادی بکرێتەوە سەرەڕای هەموو نەهامەتیەکی ئینسان کە پێگەیشتووە. من حەسەن هەڵەبجەی لەم زیندانەی ئەم نەسوورەکە ساڵی 90 زیندانی بوو. یەکێک لەوانەی کە بیرم ناچێ ئەم کردنەوەی ئەم دەرگایی ئێرەمە ئەو دەرگایە بوو کە ڕاپەڕین کرا خەڵکانی ڕاپەڕی و دەرگاکەیان لە ئێمە کردەوە و ئەلێرەوە هاتنەژوور. ئێمە لەو پەنجەرەی بەرامبەرەوە چاومان لێ دەکردن و دەمان بینین داهاتن و ئەوانە. دواتر ئەم قفڵەی ئێرەشیان شکاند و ئەلێرەوە هاتنە ژوورەوە بۆ ژوورەکەی ئێمە. ئەمە قاعەی 5 بوو. قاعەی 5 تێکۆشەری لە هەموو حیزب و لایەنەکان تێدا بوو. ئەوەی حەزەکەم تۆماری بکەی لێرانە من یادگاریەکی من بەنینۆک کاتی خۆی زۆر کەس لەم دوایانە شتی نووسیوە کە لەسەر دیوارەکان کە ئێمە وامان کرد ئەوانە بەڵام ئەوە بەنینۆک من هەڵم کەندووە حەسەن ساڵح ئەوە ڕۆژەکە تقریبەن 5 تقریبەن 4 ڕۆژێک پێش ئەوەیە پێش ڕاپەڕینە. ئێمە 25 تێکۆشەر لەم ژوورەیە زیندانی بووین. دیارە لێرە زیندان پڕە لە ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی و ئەوانە بەڵام وێڕای ئەو هەموو ناڕەحەتی و ئازارانە من زۆر جار کە دێمە ئێرە دەموچاوی برادرەکانی خۆمم بیر دەکەوێتەوە بە خاتری ئەوە ساڵانە حەزەکەم یادی ڕاپەڕین بکرێتەوە. ئەگەرچی زۆر کەس لەوانەیە لە زویری و لە دڵتەنگی خۆی هەنێ قسەیە بیکا بەڵام من وەکو بۆچوونی خۆم پێم خۆشە وەک دکتۆر فەرمووی پێویستە ڕێز لەم ڕۆژە بگیرێ. ئەم ڕۆژە هەنگاوێکی وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی میلەتی کووردا و ئەو وەرچەرخان و ئەو هەنگاوەش بە خوێنی هەزاران تێکۆشەر ئەلێرانە کە شەهید بوون و چوونەتە کاروانی سەروەری بەبێ چاوەڕوانی هیچ خەڵات و بەرات و موچە و خان و ئەوەیەک هاتن ئەلێرانە تەنانەت تیانە بوو زۆر وەزعی ژیان و گوزەرانیشی باش بوو بەڵام ئەو گوزەرانە باشەی وەکو شەید جەباری حەجڕەشی پێشکەشی کرد بە نەتەوەکەی و مەرجی هەڵبژار بۆ خۆی. لەبەرەوە ڕێزگرتن لەم ڕۆژە بەڕاستی ئەرکی ڕاگەیان کارەکانە ئەلکی نەتەوەیە بە هەموو تەیفەکانیەوە پێویستە لەم ڕۆژە چەند چرکەیەک بوەستین لە گلەی و گازەندە و ئەو شتانە یادی پیرۆزیەکانی خۆمان بکەینەوە. من قسەم زۆرە لەسەر ڕاپەڕین و لەسەر ئێرە و لەسەر ئازاری خۆمان بەڵام لەسەر و هەر هەمویانەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ ئەو هاوڕێیانم کە سوکاری ئەو هاوڕێیانم کە لێرە نەماون و شەهید بوون و ئەوانە یادیان بەخێر بێ ئەوانەی کە ماون تەمەن درێژ بن بەڵام هەوڵ بدەین ئەوەی نەکراوە بیکەین نەک ئەوەی کراوە تێکی بدەین. ئەوە بۆ چوونی منە بەڕاستی. من قسەیە تریشم ئێستا لەوا بیرکەوتەوە لەسەر دەرگا من قسەیەکی مامۆستا برای مەحموود هەیە لە ڕۆمانی ژانی گەلاڵێ ئەوەندە دەرگام لەسەر داخرا بوو ڕقم لە دەرگای داخرا بوو با لە دیوی دەرەوەشی بوومایە. من کە ئەم کێلون و دەرگانە ئەبینم سەراپایی
ئەو ئازار و ئەشکەنجانەی کە بە سەرمان هاتووە لێرە یەتەوە یادم ئەلم ژوورە 25 تێکۆشەری تیا بوو ئەلم ژوورە 25 تێکۆشەری تیا بوو کە تیانە بوو مهندس بوو تیانە بوو دکتۆر بوو تیانە بوو خەڵکی خوێنەوار و باش و وشیار و ڕشنبیری ئەم گەلە بوون تاکە تاوانیشیان ئەوە بوو بەڕاستی نەیان دەویست وڵات بەرەو وێرانی بەرن بەڵکو دەیانویست وڵات وێران نەبێ چونکە نەتەوەی ئێمە هاتینە سەر وڵاتێکی وێران زۆر کەس گرەی و گازەندەکە مەسەڵێ وەزە ئاوا و ئەوانە من 91 بیر دێ 91 عێراق چوبیەوە سەر پلێت هیچی نەما بوو ئەوە خۆمانین ئەتوانین وڵاتەکەمان دروست بکەینەوە جارێکی تر و بۆ بەرز ڕاگررتنی خوێری ئەو شەهیدانە هەر هیچ نەکەین هیچ وەفایەکمان نەبێ بۆیان قسە بەم مێژووی خۆمان نەڵێین مێژۆکەمان بەڕێزەوە ڕابگری یادگاریم زۆرە لێرە یعنی لە ئەوەش ژووری هینە ئەمەش هینێکی ترە یادگاریەکی ترمە لێرە ئەم دەرگایە لەم بینەیە بوو دەرگایەک هەبوو ئالێرانە من لەم ژوورەیە بووم ئەو ژوورەی بەرامبەر ئەو ژوورەی بەرامبەر من لەم ئینفرادیە بووم ئەمە ئینفرادیەکەی منە ئەمە ئینفرادیەکەی منە ئەم ئینفرادیە یەکەم کەس کە هات من ناوی من لەم ئینفرادیە بووم لەگەڵ کاک تەحسین دووهەم شت کە قەت بیرم ناچێ ئەلەم پەنجەرەیەک ئالێرانە بوو ئالێرەوە هاوڕێ پێشڕەوم بینی مدیری هین بوو لە دایرەیەک بوو لە سلێمانی کاک پێشڕەو لە بەرەوەی سەری سفر هاوڕێ پێشڕەو کۆمەڵە بوو سەری سفر کرا بوو قژی هاتبووی وەکو ئینسانی ناو ئەشکەوتەکان دەرەکەوت من ئێستا هەموو جارێ بە پێشڕەوە لێ بڵم پێشڕەو هەتا تۆم نەبینی بوو نەمزانی لەکوێ زیندانیم یعنی هەستم کرد کە دەموچاوی پێشڕەوم بینی هەستم کرد لە شوێنێکام کە ئیتر دەرەوە جارێکی تر من نابینم ئەم ئینفرادیانە ئەمە نۆ ئینفرادین ئەمە ئەم دیوم کاک نەوشیروانی تیا بوو ئەمە کاک نەوشیروان لێرە سژن نەوشیروان کەرکوچی ئەمە من بووم لێرانە ئەمە سمایلی پورم و کاک سەردار بوو سەردار عەبدوڵڵا ئەوەش بەڕەحمەت بێ کاک نەوزاد و نەوزاد پێنجوێنی هەبوو بەڕەحمەت بێ تیاچوو لە 91 شەهید بوو ئەوانە ئەم ژوورانەی ئەم سەریش کاک مقداد و کۆمەڵێ برادەری تری لێبوون یادگاریەکی تریشم هەیە ئەگەر کاتی هەبوو پێم خۆشە ئەوە ژینکەن من لەم بینەیە هاتبوون بۆ قسەکردن لەسەر بۆن چییە من شتێکم گەڕایەوە نەقیب ماجید کە ئەهات بۆ ئێرە بۆ مراقبەکردنی ئێمە ئالەم مەدخەلا ئەوەستا ئالێرانە مراقبەی ئێرەیە کرد ئێمە بەچیا ئەمانزانی کە ئەو هاتووە بۆنێکی تایبەت بەخۆی هەبوو ئەو بۆنەیە لە خۆی بە بۆنەکە ئامانزانی ئەوە کەسێک هاتوۆتە ژوورەوە چکە ئێرە بۆنی تێکچوو بۆ ئەوانە بەس ئەو بۆنێکی ئا لە خۆی بۆەوەی تحمل بکە و بێتە ژوورەوە چکە ئێمە بەڕاستی ئەوەش حەزەکەم ئیشارەی پێ بەم ئەم بەتایبەت ئەم ئینفرادیانە ئینفرادیەکان قەعەکان ناڵێم لەبەرەوەی بەردەوام لەژێر ئەشکەنجا بووین ئێمە من تقریبا 4 مانگ لێرە بووم لەم ژوورە بچووکەم و کە ئیشانەم پێدان لەبەرەوەی بەردەوام لەژێر ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیا بووین و اینجا هەڵەواسراین ئارەقێک لە لەشمان دەرەچوو مرۆڤی ئاسایی نەیەتوانی لە تەنیشتمانەوە بۆسێ چکە یەکسەر چاوی ئاویە کرد ئەو عارەقە بۆنێکی بە زەخت ئاهاتە دەرەوە لە لەشمان لەبەرەوە بۆنێکی تایبەت بەخۆیە بوو من تەمەنامە کرد سینەماکارەکان قسەیان تا ئێستا قسەیان لەسەر ئەوە نەکردووە کە ئەو جاری ئەو بجۆرە بۆنە چییە یعنی لە بۆنێکی تایبەت ناچوو ئەم دەرگایە ئەو دەرگایەیە کە لێرەوە منیان هێنا ئینەکان دواتر لێرەوە بردیمیان بۆ ئەو قاعی پێنجە و دواتر ڕۆژی ڕاپەڕی من لەو قاعی پێنجە لەگەڵ هاوڕێکانمە ئازاد بووم درود بۆ ئەو شەهیدانەی کە لە ئازادبوونی ئێمەدا لێرە بوونەمایی جارێکی تر بەخشینەوەی ژیان بە ئێمە سپاس بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش کە ئەوی ڕۆژێ بەرنامەی داڕێژەری ئەو بەرنامەیە بوو چکە بەڕاستی من بەبێ ڕیایی ئەڵێ ئەندامی هیچ حیزبێک نیم لە کوردستان بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان داینەمۆی ڕاپەڕین بوو خەڵکیشمان لابوو بۆ شاهیدی مێژوو کە کەوادری یەکێتی بوون هاتبوون نامیان بۆ مستەشارەکان هێنابوو لە خلالی ئەوانەوە بۆمان دەرکەوت کە تاکە حیزب لە کوردستانە کە داڕێژەر و مهندسی ئەو ڕاپەڕینەیە یەکێتی نیشتمانی کوردستانە و هەر بەڵێ جەماوەر دەوری کاریگەر و ئەویان هەبوو بەڵام ئەو جەماوەرەش هەر جەماوەرەکە یەکێتی نیشتمانی کوردستان بوو هاتن و ئێمەیان لێرە ئازاد کرد لەبەرەوە درود بۆ ئەوانەی لێرە شەهید بوون درود بۆ ئەوانەی ماندووبوونیان کردووە لە پێناو ئازادبوونی ئێمە